خاڵێکی تری خراپەی دایک و باوک لەگەڵ مناڵەکانیان البخل بەخیلی. زۆر باوک و دایکێ بەخیرن لەگەڵ مناڵەکانیان، چاویان بێتە دەرەوە پێداویستێکیان بۆ جێبەجێ ناکرد، شتێکیان پێ ناتە. ئەوە وا دەکا ئەو مناڵە بیر لە بەدیل بکاتەوە کە باوکم نەفەقەم نەچێشێت و دایکم ئەوەی لە دەستی دایە پێم نەدا وەکو پێویست، بیر لە بەدیلێکی تر دەکاتەوە، لە شوێنیش تر دەستی کەوێ. جایا فێری دزی دەبێت، فێری خیانەت دەبێ، یا ئەوەیە بکردرێت. خەڵکانێکی خراپ بالمێرسادن لە کەمیندان، مناڵی مسلمانان کە منچێشکەن بۆ خۆیان، بۆی گومڕایان کەن، بۆی بیان کەنە ئەداتێک بەدەستی خۆیان خێزانەکان و کۆمەلگای مسلمانانی پێتێکدەن. چەندەها ڕێکخرا و منەظەماتی فاسد و مفسد هەیە، دەرگا بۆ کوڕەکەت و بۆ کچەکەت دەکاتەوە، ئەوەی کە تۆ پێی نادەی لە حەقی شەرعی ئەو بە شێوازێکی تر پێی دەدات، ئەو کاتە لە دەستت چوو. دواتر ماچکردنی و باوەش لێدانی و بە قوربان و بە ساقەبوونی هیچ سوودی نییە، ناگەڕێتەوە بۆت کۆتایی پێهات. بۆیە بەخیل مەبە، بەڵام لە سنووری شەرعدا. و هەروەها لە هەڵەکان بریتە لە ئیسراف والدلال الزائد. هەندێ باوک و دایک بەخیل نییە، بەڵام ئەوەندەش ئیسراف دەکا، ئەوەندە ناز و دەلالیان دەداتێ، تەواو لە دەست چوون. کۆتاییان چیان حەز لێ یەکسەر بۆیان دەکڕێت، بۆیان دابین دەکات. وای لێ دێ تووشی لە خۆبایی بوون و غڕور و ئیسرافێک دەبن کە لە سنوور و لە جادەی حەق دەردەچن، نایەنەوە سەر جادە جارێکتر.